سڵاوتان لەبێ بینەرانی ێژاوە دکتۆر دارا و دکتۆر یوسف بەیەکەوە باسیەوەکەن. دکتۆر یوسفە فەرمەیە چاو ئاو ئاردیشیان بردووە بۆ ئەوروپا فەحسیان کردووە. ئەزانی بۆچی ئەم گفتوگویانە بۆ ئێوە گوێزمەوە؟ ئەزانم ئێوە مەسئول نین، بەڵام بۆ ئەوەی کە ئیتر قسە دوای ئەم بەرنامەیە هیچ قسەیەک نامێنێ بکرێت. ئەگەر مەسئولینی ئەم وڵاتە ئەمە چا نەکەن، من حەقی زۆنی سەوز و زۆنی زەردم نییە، من حەقی نەتەوەی کوردم هەیە، حەقی ئەو هاوڵاتیانەم هەیە کە لەم هەرێمەیەدا دەژین وەکو پێشکەشکارێک، وەکو ئینسانێکی کورد کە خوا بە کوردی خەڵقی کردوم و بە کوردی شەمرم. ئێوە مەسئولن، ئەگەر مەسئولە باڵاکانی ئەم وڵاتە سیرکەن لە سا هەفتای خەڵک نەچۆ بۆ دەنگان، ئەمە مووقیفە، حسابی بۆ بکەن. کە نەچوە بۆ دەنگان ئەزانی بۆچی نەچوە؟ لەبەری ئاوا ئیدارەی ئەم وڵاتە کراوە هەتاوەکو ئێستا. و ئەمە قسەی دکتۆر دارا، دکتۆر یوسف، دکتۆر عوسمان، مامۆستا بەهزات، ئەوانە کۆمەڵی خەڵک نین تازە بوون بە ئەندامی حیزبەکانتان و بێن لێرە خۆیان بسەلمێنن، ئەم دژی پارتی قسەکە و ئەو دژی یەکێتی قسەکە و ئەم دژی گۆڕان قسەکە و ئەو تازە ئەندامی حیزبێکی ئیسلامی بێ بیەوێ حیزبەکەی زیاتر دەنگ بێنێ. نانە، ئەوە قسەی بەرپرسیارانەی ئەکادیمیە لەسەر ئەم مێزە کراوە و بەرپرسە بەڕێزەکانی وڵات. با پێتان بڵێم هەمووتان چاخۆنەوە خۆ، لەبەر خەڵکیش نەبێ، لەبەر خاتری خۆتان، لەبەر خاتری مناڵەکانی خۆتان، لەبەر خاتری کەسوکارتان، بەخوای هەزار بۆدیگاردتان هەبێ ئەوە هەردێتە ماڵەکانتانەوە، بەخوای بە هەزار پرزگە پێتان بگەنەوە هەردێتە ماڵەکانتانەوە. چاتان برد فەحستان کرد چۆن بوو دکتۆر، ئاوتان برد فەحستان کرد چۆن بوو، ئارتان برد فەحستان کرد چۆن بوو، خۆ هەمومان ئەمانە ئەخۆین، چاوەزعی چۆن بوو؟ والله کاک ڕەنجەنێکیان باشم بەزانێکیشان دێک مەسەرەن پۆینت ئۆ2 مەوادی غەریبی تیا بوو. مەوادی غەریب یعنی چی؟ ینی نەمانزانی چیە وانە نابێت لە ئەڵمانیاش نەتانزانێت نابێت یا بێ ئەی ئاوەکەمان چۆن بوو؟ ئاو بەنسبەت ئەوە وەڵی ماڵەوەمان بردبوو لەگەڵ یترە بۆ ئەلێکانزا قورسەکان وەکو یەک دەرچوو بوون جایانەوە تا یعنی ئەوەی کە زۆرکە بەڵێ یا هی فلتەر نانایی بەلوعە هی بەلوعە و هی ناو دەبە وەکو یەک بوو، وەکو یەک دەرچوو. ئەی ئاردەکەمان چۆن بوو؟ ئاردەکان کێش هەندێک لە خراپیە وەکو یەک دەرچوو؟ نەنا باش بوون، ئاوەکە باش بوو، بەڵام وەکو یەک وا بوون، ینی من پێم سیر بووکە یعنی ئەمەی کە ئەکرێتە دەبەوە پاکوێ دیارە زۆر باشەوە دەستیان خۆشویستێکی باشیان کردو. باشە، یعنی هی دەبەکە لەگەڵ بەلوعەیەک یەک مستەوا بوون. بڵێ یعنی ئەم ڕێکلامانی کە ئەکرێ وایە لەوێ وا نەبوو، وەکو لەو تێستانەی کە بووی کرا وەکو یەک وا بوون، فەرقان نەبوو. ئەزانم کە وەکو یەک وا بوون کە ئەکرێتە دەبەوە بە حساب تەحسینی جۆرە کرێوەنا، ئەوجا من ئەبێ باشتر بێ وەنیە وتمیایی ماڵەوە لە مستەوای ئەوەی کارگەکان هەیە کارگەکانی ماڵەوە وەکو ماڵەوێتیەکەن. ئەی ئارچی غەریب و عەجیبی تیا بوو. هەندێک کانزای قورسی ناواردەکانە هەیە ئەوە نابێت بێت. باشە، کانزای قورس یعنی چی؟ یعنی ئەگەر تەراکۆم بکات چیە بێت؟ نابێت لە خۆراکە هەبێ. ئەوانە هەمووی یعنی یەکێکن لەو کانزانەکە با بڵێن ئەم نەخۆشیوانی کە هەیە تەندروستی دابەزێ خراپەکە، کانسەرێکێکە لە سەبەبەکان کە توش دەکات، هەنی بە شێوەی گشتی هەر ئیمنیتی دابەزێنێ. ئەسڵەن نابێت لا خۆراک ئەوانە هەبێت.